سەرەتای داگیرکاریەکەیش خۆمانەزانین بە هەڵمەتێک بۆ لەجی گرێلەکانی پارتی کرێکارانی کوردستان وەکو وتمان پارتی کرێکارانی کوردستان تەنها بیانوویەکە بەدەست تورکیاوە هیچ بیانوویەکی تری نییە بەڵام لە ئەساسا داگیرکردنی باشووری کوردستانە بۆیە بینی ڕۆژانە تۆبارانی ناوچە سنووریەکانمانەکە ڕۆژانە نزیکەی بۆ 25 تا 30 کیلۆمەتر ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستانی داگیر کردو بەداخەوە لانی نێودەوڵەتی حکوومەتی عێراق حکوومەتی هەرێمی کوردستانی شەڵەستێکیان نەبووە بۆیە تورکیاش ینی چۆن ئەڵێ بەری بۆ شل بووە و ڕۆژانە دەستدرێژی زیاترەکە لەسەر میلەتی ئێمە لە ناوچە سنووریەکان هەموو شتێک ئەوەی کە ناوەندە نێودەوڵەتەکان بێنە دەنگ لەسەر ئەم تاوانکاریانی دەوڵەتی تورکیا و داگیرکاریانی دەوڵەتی تورکیا ئەبێ خۆمان بینە دەنگ ئەبێ هەرێمی کوردستان بە پلەیەک هاوڵاتیانی هەرێمی کوردستان پاشان دەوڵەتی عێراق لە پاشان ڕۆڵی ناوەندە ئەمە توانین مەسەلەن گلەی لە ناوەندە نێودەوڵەتەکان بکەین کە ئەبێ ڕۆڵی خۆیان بگێڕن ڕۆڵی هەرچەند ڕۆڵی ئەوانیش ئەبێ نادیدە نەگرین ئەوانیش ڕۆڵی خۆیان ئەتوان بگێڕن ئەتوان مەسەلەن وەکو چۆن لە ساڵی 1991 هێڵی 36 بۆ هەرێمی کوردستان بڕیاردا لە نەتەوە یەکگرتووەکان بە هەمان شێوە ناوەندی نێودەوڵەتی و نەتەوە یەکگرتووەکان ئەتوانێت مەسەلەن هێڵێکی 36 بۆ تورکیا دیاری بکات و نێڵە لەوە زیاتر پەل بهاوێت بۆ هەرێمی کوردستان چارەسەرەکان لێگرتووی میلەتی کورد لە هەموو میلەتی کورد ئەبێت هەڵوێست بێت یەکدەنگ بێت لە دژی تورکیا لە دژی داگیرکاریانی تورکیا پاشان حکوومەتی عێراق پاشان هەرێمی کوردستان ینی من چارەسەر تەنها لە یەکگرتووی گەلی کووردا بینم پەیامەکەی قەلەلان جوانە ینی پەیامێکی لە هەستێکی نەتەوەی لە هەستێکی نیشتمان پەروەری لە هەستێکی خاکدۆستی و وڵاتپارێزی و سەرچاوەگرێت پێم وایە ئەگەر هەر لایەنێک هەر حیزبێک لە هەرێمی کوردستان و هەر هاوڵاتێک نەچێت بەدەم ئەو پەیامەوە پێم وایە هەڵوێستێکی نیشتیمانی نەبوو پێم وایە خیانەت لە میلەتەکەی دەکات ئەم داگیرکاریەی کە ئێستا تورکیا دەستی بێکڕۆشتێکی نوێ نییە یعنی لە مێژووە لە کۆنەوە ئەم شتە بەردەوامە ساڵانە شێوازەکەی ستایلەکەی نەوعەتەکەی ئەگۆڕێ ئەجەندایەکی گەورەی تورکی لە پشتەوەیە کە بەداخەوە ئەڵێم دەستێکیش هەیە لە ناخۆ کە هاوکاری ئەم داگیرکاریە ئێمە دوو ڕێگەمان هەیە ڕێگەیەکیانەوەی من وەکو هەوڵاتی ئەوەم لەسرە کە لە سوسیال میدیا بێ لە ئیعلام بێ لە هەر شوێنێک بێ دژایەتی ئەمە بکەین و پەیامی خۆمان بتوانین بگەێنین وە کۆک بین لەسەر ئەمانە ڕێگەی دووەم ئەوەیە کە تا چەندێک خەڵک ئەتوانێت کاریگەر بێت لەسەر لایەنی سیاسی لە عێراق و لە کوردستان ئەبێ ئەمە زەختێک دروستکەین لەسەر بەغا و لەسەر کوردستان لە ڕێگەی کوردستانەوە لە بەغا بەداخەو ئەمە لە کوردستانانیە لەبەرەوە خەڵک ئەمڕۆ بێدەنگی هەڵبژاردووە ئێمە عەزیەت ئەچێژین ئازارە چێژین کە ئەبینین ساڵانە بردومانی منتیقە سنووریەکان ڕوو ئەدات لەلایەن تورکیاوە و ئێستا ئەم داربڕینەیە بەداخەوە جگە لەوە زەرێرێکی سیاسی و سنووریەکەین زەرێرێکی ژینگەیی شەکەین کە ئەمانە هەمووی بەخراپە بەسەر کووردا ئەشکێتەوە پێویستەکە سیاسەتمەدارەکانی ئێرە سیاسیەکانی ئێرە زەخت لە بەغا بکەن ئایا زەختەکە زەختی سیاسیە زەختی ئابووریە زەختی چوزانم هەر جۆرێکی تر لە زەختە بۆ ئەوی لە خاڵەکانی ڕێکەوتن لەگەڵ بەغایە تەنیا بوجە و دزی و پارە و هەتا دوایی ئەوانە خاڵ نەبن بەڵکو خاڵێکیش هەبێ بۆ سنووری ئێران و سنووری تورکیا کە بتوانین لە ڕێگەی حکوومەت عێراق و پارێزگاری لە ئەو سنوورانە بکرێت بۆ نمونە ئەتوانی فشاری ئابووری بکەیت زۆرێک لەو شتانەی کە لە تورکیاوە دێن ئەتوانی مەسەلەن لەگەڵ بەغاڕێکەوەی حدود داخی 2 ڕۆژ حدودی تورکیا داخە دڵنیا بە تورکیا خۆی لە قەیرانی ئابووریایە ئەردۆگان خۆی لە کێشەیەکی گەورەیە ئەمڕۆ 2 ڕۆژ حدودی تورکیا داخە مەواد ساغ نەکاتەوە لە کوردستان و لە عێراق ئەتوانێت بکشێتەوە بدووە پەیامەکە هەمومان بینیمان طبعاً پەیامەکە بۆ منی هاوڵاتی زۆر گرنگە بەڵام ئەبێت سیاسیەکان ئەم پەیامیان بەلاوە گرنگ بێ سیاسیەکانی ئەمڕۆ پێشووتر بەداخەوە کە شۆڕشی شاخ بوو پەیامێکیانە بوو ئێستا پەیامەکەی خۆیان جێهێشتووە بەرەو پەیامێکی تر و هەدەفێکی تر ڕۆن کە مەسلحەتی مادی و هەموو ئەوانە یعنی ئامادەن بەداخەوە مەسلحەتی کوردستان بکەنە قوربانی ئەو ململانی و کێبڕکەیانەی کە دوجار کوردێک لە سەر سنوور یا کوردێک لە پارچەکانی تری کوردستانی گەورە زەرمەند بێت